ئامادەکاریەکانی سوپای عێراق بۆ هێرشکردنە سەر مووسڵ و ڕزگارکردنی لە دەستی چەکدارانی داعش بەردەوامی هەیە. ڕۆژانە کاروانی ئۆتۆمبیلەکانی سەربازانی سوپای عێراق لە سەربازگایەکانی تاجیەوە بەرەو ناوچەکانی ڕۆژهەڵاتی شاری مووسڵ بەڕێ دەکەون. تا ئێستا چەندین فەوج و لیوای مەشق پێکراو لە سەربازانی سوپای عێراق بە چەکی قورس و مامناوەند گەشتوونەتە سنووری مەخمور. کە هێزێکی چاکە و پرچەکراون و مەشق و ڕاهێنانیان پێکراوە، من هیوادارم کە ئەم هێزە بتوانێتن کە شاری مووسڵ ڕزگار بکات. چەندە شاری مووسڵ شارێکی ڕزگارکردنەوەی زۆر ئاسانیە لەبەرەوەی زیاتر لە 2.5 ملیۆن کەسی تایە، هاوڵاتی تایە. بەڵام لەگەڵەوەش من دەبینم داعش ورەی ڕووخاوە، داعش لاواز بووە وەکو پێشونیە کە ڕۆژ بە ڕۆژ هێرش بکاتن و پەلاماری هێزەکان بدات و شوێن داگیر بکات. ئێستا لە پاشەکشەدایە. لەم دوو ڕۆژەی دوایشدا چەند زانیاریمان پێگەیشتووە کە داعش ئێستا لە دەوروبەری مووسڵ دەتوانم بڵێم لە سنووری شارەوانی مووسڵ و خەندەقێک لێداتن. دیارە ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی کە ناتوان لە هیچ شوێنێک بەرگری بکە. ئەگەر بەرگریش بکاتن لە سنتەری شاری مووسڵ بکە، ئەویش بەهۆی ئەوەی کە خەڵکەکەی ناو شاری مووسڵ بکاتە قەلغانی بەشەری، واتە بکاتە بارمتە بەرامبەر ئەو هێزێک کە دەچی مووسڵ ئازاد دەکات. جگە لەو هێزانەی ئامادەکراون بۆ کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ، ئەندامانی ئەنجومەنی پارێزگای نینەوە داوا دەکەن پۆلیسی ناوخۆی نینەوەش شانبەشانی هێزەکانی تر بەشدار بێت لە ئازادکردنەوەی مووسڵ. الحكومة المركزية على إعادة شرطة نينوى البالغ عددهم 7500 شرطي من أهالي محافظة نينوى موجودين حاليا في قاعدة سبايكر. پێویستە حکوومەتی ناوەند پۆلیسی نیناوە کە ژمارەیان 7500 پۆلیسە، هەمویان خەڵکی نیناون لە ئێستادا لە سەربازگای سپایکردن بیان گەڕێنەوە سنووری مەخمور. ئەوانیش بەشدار بن لە کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ، چونکە ئەوان خەڵکی شارەکەن شارەزایی هەموو گەڕک و کۆڵانەکانن. لەلایەکی تریش دەبنە هاوکارێکی باش بۆ هێزە ئەمنیەکان لە کاتی ڕزگارکردنەوەی مووسڵ. لە ئێستادا بە هەزاران سەربازی سوپای عێراق بەمەبەستی هێرشکردنە سەر مووسڵ و ڕزگارکردنی لە دەستی چەکدارانی داعش لە سنووری مەخمور جێگیر کراون. بەوتەی ئەو سەربازانە بە چەکی نوێ و مەشق و ڕاهێنانی نوێ و پلانی نوێ تەنها چەند ڕۆژێک پێویستە بۆ ئازادکردنەوەی مووسڵ. گەیلان بۆتانی، کورسات نیوز، مەخمور.